هەموو نوێژێکی جەماعەت کە لە مزگەوت ئاەکەی تۆ سەردانی خۆی گەورەت کردو، تۆ میوانی خۆی گەورەی. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم خۆی گەورەش وەکو فەزڵ و کەرەمێک لەسەر خۆی دانا وەکو حەقێک. ئەفەرمێ هەر کەسێ بێتە ماڵەکەم ڕێزی لێگرم. پێت خۆشە خوا ڕێزی لێ بگرێ؟ وەرە بۆ مزگەوت، وەرە بۆ نوێژی جەماعەت. حی عەلە الصەلات، حی عەلە الفەلاح. ورن بۆ نوێژ، ورن بۆ ڕزگاربوون. فەلاح، فەلاح باس جوتیار ناکە، فەلاح واتە ڕزگاربوون. پێت خۆشە ڕزگارت بێ؟ دەی خوای گەورە دایناوە لەسەر خۆی وەکو حەقێک. ئەفەرمێ ئەو کەسەی بێ بۆ مزگەوت ڕێزی لێگرم چونکە میوانی منە. دەی وەڵڵاهی هەموو نوێژەکە لە مزگەوتا بە جەماعەت دێکی تۆ میوانی خوای گەورەی، خوای گەورەش ڕێز لێگرێ. مەحروم ئەو کەسەیە خۆی لەم میواندارێ مەحروم کات، داماو ئەو کەسەیە کە لەم خێرە خۆی بێبەش کات. وەرن بۆ مزگەوت، بۆ قەبر قیامەتی خۆتان.